وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. کلیدی فەحمی مەتنە ئاخیر ئەو زەرورەتەسە کە من پێم وابوو کە لە بەشت دووەمە بە مەسئلەیەک و بە مەقولەیەک ئێمە بنواڕین کە ئەتوانێت لە دەرکە مەفاهیمە ئاخێزا بە ئێوە کۆمەک بکە. لە دیبیتە پێشووترە و لە دیبیتە یەکە کلیدە فەحمە مەتنە ئاخێز ئێمە وتمان کە ئێمە لەسەر نەقدە مۆدێرن هاتگین و بەڕەسیە شەرایطە مەوجود دەکەین، چ لە بەشە اقتصادی، چ لە بەشە فەرهەنگی، سیاسی، مەردمشناسی، و لەو دوا شەرایطە مەوجود یا existing situation بە قەوڵە ئینگلیسیەکان ئەدەینە بەر نەقد و تەلاشەکەین بزانین کە ئێمە چۆن لەگرا ئەتوانین شەرایەتی بەخولقێنین کە بە ئیرادەی ئێمە و بە دەخاڵەتە ئیرادەی ئێمە بتوانێت وەزعیەتە ممکن دروست کات. و ئێمە وتمان کە نەقد سیاسی لە دڵە مەفهومیزەکردنە ئازادی و تێدە دەرە. بزانن ئەوەی کە ئێمە ئیماژێک لە بەدیلی ڕابردوو، یعنی تەسویرێک لە بەدیل دروست ئەکەین، بەو مەعنا نییە کە ئێمە لە بەدیلە گیر بخۆین یان لە تەسویرە ڕابردووە گیر بخۆین. ئەگەر بە مەعنا مێتۆدیەکەکەی بەحسی بکەین ئەوێت و جەهانبینی، ڕابردوو جیهانبینیە، بەڵام داهاتوو ئەبێ بە یوتۆپیا، دەبێ بە ئارمان کە تۆ ئیشی پێی بگەی و بەرەو ئەوە بڕۆی. لەگرا اتفاقێکەکەوێت تۆ بە بژاردنە ڕابردوو و هێنانە پێشەوەی ئیماژێک لە بەدی لە ڕابردوو خەریکی بەرەو ئایندەوە داهاتوو و بەرەو یوتۆپیا ئەنواری. لەگرا اتفاقێکە بۆ تۆ ئەکەفێ ئەمەسە تۆ بتوانی مەفهومی بکەی و مەفهومیزە بکەی ئەم ئازادیە. بامە مثالێک بەم خدمەتتان. من لە فرێک لە دیوێتەکان ئاخێزا ئێژەم کۆرپۆرێشنە ئانووسیە یەهودیە ئێرانی، نایژم دەوڵەتە ئێران. من حتا نایژم و بە شدەت مخالفم تەکە کەسانێکە کە تەحتەناوە کورد لە جەهەتە جوغرافیایی بۆ قەومی ئیتنیکی بوونە کورد استفادەکەن و ئێژن باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ئەم جۆرە شتانەکە من معتەقدم ئەمە فاسدکردنەوە بێمەعناکردنەوەی سەرزەمین و مەردمەکانی سی. بزانن وەختی ئێوە ڕۆمانەکانە ڕووسی ئەخوێنەوە یا ئەمریکای لاتین ئەخوێنەوە تەکە ناوگەلێکی دوور و درێژە ڕۆبەڕوون، و هەر وەختێ کە نووسەر گەرەکی سی ئەم کەسانە خەتاب قرار با، یعنی کارکتەرەکانی تر باسە ئەمانە ئەکەن، بە تەواو ناو تەرەف باسەکە. مەسەڵەن ئێژێ فیۆدۆر پابلۆویچ کارامازۆف، ئیڤان فیۆدۆر پابلۆویچ کارامازۆف، کاترین ئیڤانۆڤنا، هیچ وەخت ناژێ کەتی، هیچ وەخت ناژێ ئیڤا، هیچ وەخت. ئێمەمانان چوون لە قسەکردنە پەلەمانە و فکرەکەین مەطلەبێ وا پێمان فرە موهیمە، دقت ناکەین کە قدرەتە مەتن وا لەکوێ و قدرەتە تەئسیر گوزاری وا لەکوێ. ئەم مەفاهیمەی کە ئاخێز هاوڵگێسی لە تەلاشی بۆ تئۆریزەکردنە ئازادیە ئیشی بە دقت بەکار بگرێ. وەختی تو ئێژی باشوور و باکوور و ڕۆژهەڵات هیچ ئەحساسە لە ئینسانێکە دروست ناکە. وەختی تو ئێژی دەوڵەتە ئێرانی یا دەوڵەتە ئێران یان حکوومەتە ئێران خەریکی ئەحساسێک بە بەرامبەرەکەت ئەدەی کە ئەنەهوو ئەم دەوڵەتە بە قەوڵە هەگەل تەبەلور یا تەجەسم یافتگیە ئیرادە و ڕۆحملیە. دەرنەتیجە ئەمە دەوڵەتە کە لە ئیرادەی مردمانێک تەحتە ناو ملەتە ئێران دەرهاتگە، یعنی لە تەلاشە ئەمانە بۆ ژیانێکی خاستر باشتر بە ئیتحادێک و تەجمیعێک
لا تەزارۆ بە ئارا و بەرخوردێ تەفەکورەکان لەگەڵ یەکتریا و تەلاشێک بۆ ئایندە و داهاتوویەکی دروست و حەسابی دروستکردن، ئەمانە گەیگن بە داسانێک بەناوە دەوڵەت. ئەم شتەی کە تۆ ئێژی حکوومەتە ئێران، حاکمیەتە ئێران، دەوڵەتە ئێران دەقیقەن هەمان بار ئەگەینێ. ئێمە وتمان ڕوبەڕووبوونەوە لەگەڵە دوژمنە گەورەترین کارێک کە تۆ ئێشێ بیکەی ئەستاندنەوەیە مەشروعیەت یان لەجەتەمیسیە. یعنی تۆ ئەگەر ئەمەلیاتە نظامیش ئەەکەی تەبیعەتەن تەوەقعت نییە. اتفاق کوبا اتفاقێکی ئستثنایی بوو بۆ خاتری ئەوەی کە دیکتاتۆرە کوبا باتیستا ئجماع مردمە کوباتێکی مخالف بوو، حتا طبقەی تاجر، طبقەی بازرگان و طبقەی سەرمایە گوزارە کوبا لە دەساغای باتیستا ناڕازی بوون. بۆیە 400-500 نیرویە گلیرایی توانی ئەرتەشە 40,000 نەفەریە باتیستا بخە. تۆ بە نیرویەکی گلیرایی ئەرتەشێکی منەزەمی متعارفی سەرزەمینێ ناتوانی بخەی، بەڵکو تۆ کارێک دەکەی. تۆ هەر ئەمەلیاتێکی نظامی کەیکەی ئەهدافت ئەمەسە: 1. مەشروعیەت لە حاکمیەت ئەسێنی، 2. بەرەی تەبلیغی بۆ خۆت دروست ئەکەی، ئەو جۆرەی کە مردم بفەهمێ ئەم حاکمیەتە مەشروعیەتی نییە، و ئەو جۆرەی کە ئەم مردمە بفەهمێ ئەمە بازووی مردم بوو و لەو جێگە وازۆڵ ئەستورە بێت و ئەدا بەناو دەمەزەڵمە و مەوجودە. ئالەگراسە کە بەرەی تەبلیغاتی هەر عملیاتێکی نظامی گریلایەت و وردە وردە مەشروعیەت لە حاکمیەت ئەسێنێتەوە و وردە لە زەهنە مردمەکەی خۆتە نۆرمەکانت و سوار ئەوێ نۆرمە حاکمیەت ئەڕواتە دواوە و عەمەلەن حاکمیەت قڵاپسەکە. تۆ چیت کرد؟ تۆ وەکو ئستارتەرێکی مۆتۆری ماشین یەک ئستارتەدا لە جامعە و کۆمەلگا و سرنجێ کۆمەلگات بەرەو خۆت ڕاکێشە. تۆ ئەگەرن کارانتە نەکرد، شەڕەگریلاییت بە هەدەفۆ نەکردگە، بێ هەدەف کردگتە. هەدەفت تۆ سەرکەوتن نەبووگە، هەدەفت تۆ فقط بازیکردن بووگە، مانەوەی ئەم شەڕە بووگە بە شێوەیەکی فەرسایشی. خەڵ ئەگەر ئێمە لەمانە تێئەگەین، پس ئێمە داوا ئەکەین لە مردم ئەو قسەی تۆ گەرەکتە بە خەڵکی بیکەی لوتفەن ئەوەنە مهمتر نییە لە مەفهومی کە بەکاری ئەوەی. وەختی گەرەکتە باسە کرماشان بکەی، وەختی گەرەکتە باسە کرمان بکەی، وەختی گەرەکتە باسە دیاربەکر بکەی، ئەسەمۆڵ بکەی، وەختی گەرەکتە باسە دەمەشق بکەی، ئێشێبێژی کۆرپۆریشنە کوردەوارە داگیرکریاک لەلایەن کۆرپۆریشنە یەهودە خەزەریە تورکی. وەختی گەرەکتە باسە کوردەوارە داگیرکریاگە لەلایەنە کۆرپۆریشنە ئانوسیە جوولەکەی ئێرانی بکەی، ئێشی تەواو ناوەکەی بێری. چه اتفاقێکە کە فێم؟ یەک ئەوەی مخاتبت ئەوێتە سوال لە زەهنیە. کۆرپۆریشن یعنی نووسینگە، شرکەت، بونگای معامڵاتی وا تەمام وجودە تۆ گەرەکی تاڵانکە و ئەتخەڵەتێنی وا کڵاوانێتە سەرت. ئەمە بەرخاستە لە ئێرادەی من و تۆ هیچ کەسێکی تر نییە، بەڵکو شرکەتێکە تەپیداگەسە سەر سەرزەمینە ئێمە و خەریکە خوێنە ئێمە. ئەمژێ ئەمە نوکتەی ئەووەڵ. نوکتەی دووەم کە لەم قسە مستەتەرە، ئانوسیە جوولەکە نیشان ئەدا ئەم کۆرپۆریشنە داڕژیاگە ساحێوی هەست، ساحێوەکەی نظام سوڵت هەست، دەستگای جود و کریسیانەتیە و هیچ بوومی نییە و هیچ لە تەبەلورە ڕۆحەمەلیە کەسێک ناردکەسە دەرەوە، بەڵکەم عیدەیەک داگیرکەر بە دانانە ڕیختێک لە بوروکراسی، بازار و دەوڵەت سەرزەمینە تۆ داگیر کریاگی پێی و ئەو توانی ئێسی ئەم کارە دەرحەقەتۆ بکە. لەگرا تۆ ئیتر ڕوبەڕووی هیچ مردمێک نییەی، ئەحیانەن ڕوبەڕووی هیچ ناسیۆنالیزمێک نییەی، بەڵکو تۆ ماهیەت واقعی ئەم تەوتکە و ئەمما ئێران ئەوێ تۆ ناوە ئەم بنگاهە نووسینگە. تۆ ئەمەلەن بەم جملە
و بە تکرارە ئەم جملە یا ئەم مەفهومە دوور و درێژە لە پێناسەکردن ئەمەلەن دەوڵەتە ئێرانی نیاگەسە سەر ناوەکەی خۆی وەلێ تۆ بە پەلەکردنە لە دانە دەرەوەی مەتاڵبێک کە دەرەکتە بێژیتی سرفەن و سرفەن خەریکی خۆت خونسا ئەکەیتەوە تۆ ناتوانی مەشروعیەت لەم حاکمیەتە بسێنی. بزانن مەشروعیەت وە لە جەتەمەسی فرشتێکی مهمە بۆ خاتری ئەوەی کە من ئێوە تێبگەینم مەشروعیەت وە لە جەتەمەسی چەندێ مهمە بۆ فەحمە دیبەیتەکانە ئاخێز ئەوانەی کە تا ئیستە بیستکتانە ئێشێ ورد بێمە سەرە مەسئلەیە مەشروعیەت. مەسەڵەن ئێژێ کۆرپەی دڵەکەی من باوشی تۆی دەوێ ئامۆزاگیان گریە و زار ئەکا و هەریاری دەوێ ئامۆزاگیان کابراژێ ئامۆزای خۆمە و بە کەسی نادەم ئامۆزای خۆمە و بەخۆم ئەگا کەسە خۆمە و خۆم ئەگا لەگرا ئەوەی کە خەریکە ئیدعا ئەکا من ئەم کەنیشکەوە کەسێ نادەم یا ئەم پیا خاسە وە کەسێک نادەم نەیاڵم کەسێکی تر بیوات خەریکە چ دەلیلیکی بۆ تێرێتەوە من وامە کامە جێگە ئەتوانم وها ئیدعایە بکەم چون من ناتوانم ئەمە ئیدعا دەرمەوردە هەر کەسێکی تر بکەم دەرمەوردە کێ ئەتوانم بیکەم چ شتێ مەشروعیەت بە من ئەدا کە من ئەم قسە بتوانم بکەم شەرعیەت بە من ئەدا ئەم قسە بتوانم بکەم نسبەتێکی خوێنی کە من تەکە ئەم کەسە هەسم قەومایەتیە کە هەسم هەروە کە من لە ژیانە قەومایەتیمە بەخەمە ئەمانەم ئابڕووم ئابڕوویانە نەنگم نەنگیانە فەقیریم فەقیریانە دەستداریم دەستداریانە هام بەدەمیانە و هەروە چرایە کە بە ماڵ ئەگا بە مزگەوت حرامە بەخۆم ئەگاوەڵ دەفعە بە ئەو ئەگاوەڵ دەفعە بۆیە تۆ لەگرا ئەوێنی مەشروعیەت وانە کارایتر کاورا وەختێژێ ئامۆزای خۆمە و بۆت نییە نزیک بووی تۆ کابرایە کێشێتە دواوە چون ئەو ئەم مەشروعیەتی نییە بعد لێو دووە اتفاقێک دەکەفێ ئێژن ئینسانەکان ئازادن و ڕەوابەتە قەدیمی شتە گەنێکە و ئازادی ئینسانەکان ئەواتە ژێری سوعال و هەر ئینسانێک بۆ خۆی ئازادە جا کابرایەک تێژە ئامۆزاگینی چاوت دەرەهات ئینسانێکی ئازادە و خۆی بڕیار ئەدا و ئەم لەکوێوە قسەکە ئەم لە نۆڕمگەلێکی ئەخلاقی و مەشروعیەتێکە لە پشتە لیبرالیزمە کلاسیکۆ تحتەناوە ئازادی گەلە فەردیە بەناوە چی تێریتی بەناوە ئیندیڤیدوالیزم تێرێتی یا فەردگەرایی ئەویش بۆ قسەکەی خۆی ئەم مەشروعیەتە تێری منم قسە لەکوێیەکەم من چۆن ئەتوانم حملە بکەم بە یەکی بێژم تۆ غەڵەتە کرد ئامۆزای تۆ حەقی هەست و حەقی هەست من بچمە داوای و من بیخوازم و بە تۆ ناگا چۆن ئەو کاراکەم بێژم کاکە گیان دەورەی عەشایری گۆزەشت هەر ئینسانی ئازادە بۆ خۆی بڕیارە ژیانە خۆی با من ئەم قسە لەکوێیەکەم ئەم گۆزەشتە لەکوێتی بۆ ئەم قسەی منە پەسەندە چون ئەحیانە ئێمە گشتمان تێگەیشتین کە ئێمە ئینسانین و ئازادین و قیود ناتوانێت دەست و پای ئێمە بوەسێت و کەسێ ناتوانێت ئێمە مۆردە مەعامڵەی خۆی قرار با هەر بەم نسبەتە ئیتر لە ئامۆزاکەمان تەوەقع ناکەین کە بە هەرچی جۆرە لە پشتە سەر ئێمە هەبوێت بە هەرچی جۆرە ئەو ڕفتارەمان تەکا بکات کە ئێشێ بیکات تەبیعەتەن لەگرا ڕەوابط ساردەوە بێتەوە بزانن شەرعیەت فرشتێکی مهمە بۆ ئیستە تەلەڤیزیۆنەکان کەسێ تێرن ئێژن مامۆستای پسپۆڕی بواری دەرووناسی مامۆستای پسپۆڕی زانکۆی سەلاحەددینی ئەدەبیات مامۆستا و پسپۆڕی زانکۆکانە لەندەن لە بواری ئابووریە مامۆستا و پسپۆڕی بواری فەلسەفەی ئەخلاق لە دانشگای تارانە مامۆستا و پسپۆڕی بواری فەلسەفەی سیاسی لە دانشگای تارانە بۆ ئێمەم کاراکەین بۆ خاتری ئەوەی کە ئێمە چوزانین کاورا ڕازەکە یا ڕاز ناکە مەبنا بەمە دانریاگە کە ئێمە ئەقڵمان نییە
و تێناگەین و سیاسەت شتێکی فرەفرە پیچی دەست و دەروونناسی شتێکی فرەفرە پیچی دەست و ئێمە سەری لێ دەرناکەین. دە ئێمە چۆن باوەڕ بکەین ئەم پیاگە هەروە لە خۆی وە قسە ئەکا، قسەکەی ڕاستە؟ چۆن؟ ئەو جۆرەی کە جێگەی دروست بووگە ئێمەش ئەوێنین پێمان وایە ئەم پێشکەوتنە و مۆبل و تلڤیزیۆن و کارەبا و بەرق و هەواپەیما و ماشین و ئەوانە گشتی مەحسوولی ئەلمە، نەفەناوەری ئەلمە. بعد پێمان وایە ئەم ئەلمە لە دانشگا هات کەسە دەرەوە، پس ئەم دانشگا شەرعیەت ئەدات تا ئێمە ئەم قسەی ئاغا وەکو خەتمی کەلام قبوڵی کەین. وەکو چی؟ خەتمی کەلام. یعنی تر پرسیار نەکەین بۆ ئیشی وا بکەینە. دوکتور وتی کاکە لە کاتە کۆرۆنا بۆ ئیشی دەستمان بشۆرین. سازمانە بەهداشتە جەهانی وتی ئێمە بۆچی ئیشی کاکە ماسکەینە دەرمان و نایکەم؟ نادێ ئاخروانیە تەواو دنیا وائێژێ، پزیشکان وائێژن، دانشمەندان وائێژن، دەوڵەتان وائێژن، سازمانە بەهداشت وائێژێ. تەواو ئێتر تۆ سوال ناکەی، خۆ تۆ نازانی، تۆ ئەزانی؟ بڕۆین واکسەن لێبین. واکسەن شتە خاسێکە. دە ئەمە کێ ئێژیتی؟ ئەمە پزیشکانە دنیا ئێژنی. بۆریس جانسۆن هەرچی گەرەکی و خەڵک بکاتە ماڵەوە لە بریتانیا دانەیەکی هاوردە پاڵە دەسە خۆی بە عنوانە دکتۆرێکی پسپۆر لە بوارە ئومورە دەرمانیە بریتانیا و ئەم ئاغا نەزەراتە کارشناسانەی ئەدا. ختمیەتە کەلامی بوو، لە گشتمان عاقڵتر بوو و ئەو ئەیوت بڕۆنە ماڵەوە. جا بۆریس جانسۆنیش ئیستا ئەو ئاغا وتی بڕۆنە ماڵەوە، من بە عنوانە نەخست وەزیر بریتانیا پێتان ئێژن لەم تاریخەتان تاریخە نایەنە دەرەوە، هەرکە بێتە دەرەوە جەریمەی ئەەکەی نەیگری. پس لەگرا تۆ بە شوێنە شەرعیەتە ئەگەڕی، بۆ هەرچی شتە تۆ احتیاجت بە شەرعیەت هەست. دەوڵەتە ئێرانی بۆ تەپیداگەسەمە لەسەر مەردەمە ئێمە ئێژێ من لە ئیرادەی ملیە ملەتە ئێران دەرهاتکم. سوالەکە ئێژێم ئیرادەی ملیە ملەتە ئێرانە چه شەکڵی بووگە؟ ئێژێ یە دەوڵەتێکی ئێرانی بوو لە توو لە تاریخە ئەهات هەنێ پادشای خودکامەی دیسپۆتیکی بەسەرەوە بوو، تا ئەمەی کە خواردیە شەڕ ئێران و ڕووسیا حساسی کە شکستی خوارگە، دنیا گۆڕیاگە. بۆیە هەڵسا بە تەقازای فەڕەنسە ئیدەی ئینسانی هەناردە فەڕەنسە تەکە علومە جەدیدە ئاشنا بوون. ئەمانە بوونەوە پسپۆڕ. بعد هاتن بیریان لێ کردو وتیان ئەم مەملەکەتی ئێمە قانونی نییە. ئێمە پادشایەکمانە هەست، مالەکە هەرچی شتە هەست و ئەو ساحەوی هەرچی شتە و قانون نییە و حتا وەزیری شەتوانێت بکوژێت. بین قانون دابنین، سەمومەند بکەینە قانون. بۆیە ئەمانە کۆبوون و خڕۆبوون و لە دەوری یەکتریا و ئازادی خوازان هاتن ئینقلابێکیان کرد بە ناوی ئینقلابە مەشروتیەت. لە دڵی ئینقلابە مەشروتیەت مەشروتەیە سەلتەنەتی دروست بوو، قانونە ملی نووسریا، مەجلسە ملی دروست کریا. ئەم تەلاشە شکستی خوارد لە ئەستبدادە سەغیرە. هەر ئەمانە هاتون و وتیان وەزیەتە کشوەر وا ئیدارە ناکرێ و ناچێ بەڕێوە. کودتایەکیان کرد لەژێرە ڕازیکردنە سەردارە سپە ئاغایە ڕەزاخانە میرپەنج و ئالەگرا کی ئەم کارەی کرد؟ منەوەرولفکرینە ئێران. ئەمانەی تر ئیسە بگونەوە ملەتە ئێران. ئاخێزە کوردەوارە سەر بە خۆتێژی درۆەکەی. ئەوڵەن حکوومەت 2500 ساڵەتان نەوگە تا تۆ ئیمتدادە ئەمە بەی ئەمە دروست. دوومەن مەفهومە ئێرانتان مەفهومێکی یەهود ساختەس، ئەمیش نوکتەیەکی تر. سێوەمەن ئێوە هاتگەن لە 300 ساڵە پێش و ڕیختە ئەم سەرزەمینتانە گۆڕیگە بۆ خاتری ئەوەی کە ئێوە ما بەقەی جەهانیشتان وا پێ کرد. ئێوە هاتن یەکسری کالاتان هاورد، تەلاشتان کرد بۆ تۆلیدە ئەنبوو، پەیداکردنە بازاڕ مەسرەف وە بەکار هاوردنە نیرویە کار. بۆیە ئێوەم کارتانە لە ئەمریکا کرد. ئێوە کە بە معدەنە هندوستان گەین هەم تەڵاو جەواهراتان دەستکەوت، هەم مەردمتان دەستکەوت. ئێوە هاتنە سەرزەمینە ئێمە، مەردمە ئێمەتان فێری تەماکۆ کاڵین کرد. لەولا تەماکۆتان پێ ئەکاڵی، لەم لاوە قەن و شەکەرتان پێ ئەفرۆشت. قەن و شەکەر و چای و قاوە و تەماکۆ ئەمانتانە پێ ئەفرۆشت. ئێمە بووین بە بازاڕە ئینحساریە بریتانیا. بریتانیا لە 300 ساڵە پێشۆ
کالاکانی ئەمانە بوون شەکەر بوو، قاوە بوو، توتون بوو، تەماکۆ بوو و بەمە دنیای گرت. لەو دوای لۆکە هات و چایی هات و ئەمانەی گشتی کالای بریتانیایی ئەمڕۆیش ئێوە ئەوێنن چایە چەکوش سەوز و ئەحمەد و دوو غەزاڵ و ئەمانە گشتی بریتانیایین. سەماوەرەکانتان ڕووسین. ئێمە تێنم داستانە تعریفەکەین مەشروعیەتە تاریخی سینین و لێ بعد ئێژین ئەمانەی کە ئێوە پێیانێژن منەوەر و فکر ئەمانە هیچ کامیان بەرساختە لە مەردمەیە ئەم سەرزەمینە نەوگن کوڕە هەنە عێڵ و خان و خەوانینە دروستکریاگە هاوکاتەتە کە قاجاڕیەن کە لە مەدارەسە ئالیان سۆ هاتگنە دەرەوە مەدارەسە یەهودی و میسیۆنێری هاتگنە سەدەرەوە و ئێوە هاوردەگتانە و ئستفادەتان لێکردن. خۆم ئێمە خەریکین چیەکەین؟ خەریکین ئەو مەشروعیەتەی کە ئەمانە تەحتە ناوە حکوومەت و ساختارە حکوومەتی بۆ خۆیان تعریفیان کردەسە و باتڵی ئەەکەین و بە تەمامە خوا لە دەیبێتەکانەترا ئەمانە باتڵ کردگە. پس لەگرات و ئەفەهمی ئەو دیبەیتانی کە ئەگەڕێتەوە سەر ڕەوەندە تاریخی کوێ خەریکە باتڵەکە کامە مەشروعیەت لەمان هەسێنێ. بزانن ئێمە هاتین وتمان لە تەسویرە بەدیلە حکوومەتە مەردمە ئاینە کوردانە پێناسەکردنە دانای دانایان کە حکوومەتە پیرانە و حکوومەتە ئاینە کوردانە و بیا و بەسی واتیە نمونەمان هاوردۆژێ کەمەربەستەکان قەت بەستەی یەکتاو نیشتن بە ئومید پەی دەنگە ناگاو نمونەمان هاوردۆ وتمان نوعیەتە شەرعیەتێکەم ئینسانە احتیاجی بە لەشکەر نییە احتیاجی بەوە نییە بابەم لە مەردمە کاولیان کا خوایەک بێت مەشروعیەتی پێبا بێژێ من زل الله هەم بێژێ من فڕەهی ئیزەدیم هەز بێژێ من نوێنە لە خوام لەسەر زەویە لە دڵ ڕەنجەکانی و تێتە دەرەوە بۆ خااتری ئەوەی حوزەیە ئاگاهی ئێمە حوزەیە ئاشۆس و ئێمە جەهەن بە شێوەی فۆرم ئەوێنین و ئیرادەی ئینسانی تیا دەخاڵەت دێن هەم هونەرمەندانە و هەم جەنگاوەرانە ڕوبەڕوویە جەهەن ئەبینەوە. بۆ خااتری ئەمەی کە ڕیختە حکوومەتە ئێمە بەردەوام بوێت دانای دانایان پێناسە ئەکرێت کە لە دڵ ڕەنجۆ تێتە دەرەوە و مەراحلی ئێژی چه شکلی تێتە دەرەوە چۆن تێتە دەرەوە موردە شناساییە داناکانەتر قەرار ئەگرێت ئەوان بیا و بەسی تەکاکەن و ئەو جار ئەمە تێتە دەرەوە سەرهەنگە دەودان ئەس کەناومە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگێڵە مەهردان مەکۆشم پەرێ ئاینە کوردان لە گراسە کە ئەمانە دانایان ئەم سەرزەمینە ئەم دانایانە پێناسە ئەکەن بۆ ئاپدەیتکردن بۆ بەردەوامکردن حکوومەتە مەردم ئەمە ئیتر نە کۆشک و تەلاری گەرەکە نە سەرباز و سپاهیانی گەرەکە مەخسووسە خۆی بێ بەڵکو ئەم مەردمە وەکو احترام بە ڕەحبەرە گەورەی خۆیان بە دەوری و جەمەون بلەخەرە یەک شتێکی بۆ فراهم ئەکەن لە حد توانە ئەوەی کە پێ میێوانداری بتوانن قبولکەن جەمە گەورە بتوانن دابنێن. ئەمەیتر احتیاجی بەوە نییە کە تۆ شەبەکەیەک لە بازرگانی و باج و خەراجگرتنە بێ بەڵکو بارەگا بە بارەگا خۆیان تەمینە کارەکانە خۆیان ئەکەن بەڵام لە ژێرە کەڵامە بارەگای ئەسڵیە کارەکە. ئەمە ئەو حکوومەتە بوو کە ئێمە بەدیلەکەیمان هاوردووە بەحسمان کرد و هاتین وتمان شەرعیەت لەگدا چه شکلیە دەنگە مەردمە سنووقە انتخاباتە لەشکەرکەشیە بەستە بە دینێک بوونە زەردوشتیەت و یەهودیەت و ئیسلام و مەسیحیەت و تاتۆسایی خواویت و وولایەتە فەقیهویت و خەلیفەت اللهویت و ناحیش کامیان نییە بەڵکو داناییەکە کە پێناسە ئەکرێت ئەناسرێت و ئەم داناییە تەمامەن خەیرە عمومی تەعقیبەکە و داڕشتنەوەیەکی وا لە پشتاکە خەیرە عمومیە مەردمانە ئەم سەرزەمینە دەستەبەرەکە. بزانن مثال بدەم تا ئێمە بفەحمین ئەم مەشروعیەتە یعنی چی. مەسەڵەن کاورا هەڵەگەڕێتەوە ئیستا بەشێک لە مەشروعیەت بووگەسۆ نوێنەرایەتی. مەسەڵەن حیزب دموکراتێژی من نوێنەرە مەردمە کوردم
ئێمەژیژین حزب دموکرات شەکەرە خوارد تۆ ئەوڵەن حەقە نییە نوێنەرسازی لە مردمە ئێمە بکەیت دووەمە نوێنەرە مردمە ئێمە نییە وەلی پەیمانە حەیدەری ئێژێ من مردمم کاورایژێ تۆ نوێنەرە کەس نییە کورە منیژم کاکە گوێ بگرە ئاغایگیان من خۆم مردمم وەختی قسەکەم مردم قسەکە بە شوێن کێ ئاگەڕی مردم منم من مردمم وا قسەکەم کاورا دەمەوێت و تەڵی تەقیاک سەری ئەماسیت چییە گەرەکتە مەشروعیەتە مردم بوودەگی لە من بسێنی چۆن گەرەکتە نێمی بسێنی دێ من مردممتر ئەو ئیدعا ئەکا کە نوێنەرە مردمە من خودم مردمم من مردمم و قسەکەم وامە موقعیەتە مردمە نێمە پوزیشنە مردمە وەلێ ئەو ئێژێ من بۆ قسەکەم چون من نوێنەرە مردمم من حیزب دموکرات و کوردستانە ئێرانم نوێنەرە مردمم ئەحزاب کوردی نوێنەرەکانە کوردنە تۆ نە نوێنەرە ئێمەی نە ئێمە نوێنەرمان گەرەکە نە نوێنەرایەتیمان پێداگی نە سەغیرین نە زوانمان گۆناکە نە عەقڵمان نییە تا تۆ دانیشی بۆ ئێمە فکرۆکەیت و بوویتە نوێنەرە ئێمە پس ئەم مردمەی جەدیدە بۆ گەرەکیسی تۆ تەسلیمکە من هەڵگەڕیام و وتم داستانە یەهودیەت داستانە دروستکردنە ڕەنجە ساختەی درۆزنانەست بۆ خاتری ئەوەی بە کاورا بێژن ئەولیات الله و شەیخ و وەلی خوا ئێژن کاورا چووگە 4 مانگ لەناو ئەشکەوتێکا دانیشتگە ساڵێ نان و ئاوی خواردگە تەیە تەریقی کردگە مشەعشەع بووگە نور دایگرتگە کاورا کەراماتی هەست ئەم کەراماتە بە چی نیشانەدا بە تێخبازی بە شەفای نەخۆشەکان بە نوشتە و دوعانووسین بە ئاوزکردنە سکە ژنە مەردم یعنی ژنە نەزۆک بە بەستنەوەی شێت بە دەرو دیوارەکانە تەکی شێخە تا ئەم مەشروعیەتە بەم شێخە بدات کە ئەم شێخە بەسەر ئەم مردمە حکوومەت بکە خەتمیەتە کەلامی بوێ کاکە تۆ ئەم کارە بۆ ئەەکەی لەبەرەوەی کاکە شێخ وتی کاکە تۆ ئەم شتە بۆ ئەخۆی لەبەرەوەی دکتۆر وتی کاکە تۆ ئەو کارە بۆ ئەەکەی لەبەرەوەی حیزبی دموکرات ئێژێ من نوێنەرە مردمم حزب دموکرات وتی کە سوال ناکە شێخ بێجای کرد حزب دموکرات غەڵەتی کرد دکتۆر اشتباکەوە لە مەنافع خۆی قسەکە خێرە منی نەگەرەکە ناوێت تۆ دەلیل کابرا دانشگایەک مەدرەکی پێداوێت ئەم ئاغا واقعا سەلامەتە من تاقیب بکە نە ئەم ئاغا مەنافع خۆی تاقیب بکات نە سەلامەتە من بۆیە تۆ هیچ کەسێک ناوێنی بێت تۆ محامی یا وەکیل چون تەژنەی عەداڵەتە وانییە ڕوا ئەوێت تۆ وەکیل و مەحامی لەبەرەوەی پولی گەرەکە لەبەرەوەی شغل خاسێکی گەرەکە بۆیە حتا جامعە بشێوێت و بژەڵەژێت و کێشەکان گەورەتر بن ئەو زیاتر پول دەرتێرێت و زیاتر خۆشی پێ ئەگوزارێت تۆ لەگرا بۆ فکرەکەی ئەو نیەتی خەیرە و گەرەکی خزمەت بە تۆ بکە ئەو نەنیەتی خێرە نەخزمەت بە تۆ ئەکا ئەو منافع خۆی تەمینەکە شغل خۆی تەمینەکە چی ئەم شەرعیەتەی پێداگە مەراکزە شەرعیەت سازی کوێز مەراکزە شەرعیەت سازی زانکۆکان ئیتر تۆ پرسیار ناکەی تۆ ئەم قسەکەی کاورایژێ دێ کاورا فەلسەفەی سیاسی خوێنگە فرەژیرە هەر قسە ئێداتە دەرەوە هەر فەرمایشە ئێداتە دەرەوە فەرمایشەکەی ختمە کەلامە بۆ خاتری ئەوەی لەمە تێبگەی سریە لە دیبەیتەکان ئەمە تاقیبەکە بزان حەیران ئەلیشا لە ڕوبەڕووبوونەوە تەکە کاورایەکە وا ئیدعای فەراماسۆنەری و تاریخ فرامۆشخانەی بۆکە ئەم شێعرە ئێژێ من کورد ئاشق مەس و خراوم تۆوە عەرەبی مەیەی جواوم خۆ بەمە یعنی چی من کورد ئاشق مەست و خراوم تۆوە عەرەبی مەیەی جواوم من کوردێکی یعنی سوڵتە ناپەزیرێکی ئینقیاد قبوڵ نەکەرێکی شەڕکەرم مەس و خراوم هەم مەسم هەم خراوم ئەمە مەشروعیەتە من نیشانەدا من ئەمەمە تۆوە عەرەبی مەیەی جواوم ئاها ئەو لەکوێ گەرەکێسی بە کامە شەرعیەت با لە ئەم عەرەبی نەسوانە بەتەنها عەرەبی لەگرا تەمسیلێکە لە چی لە شەریعەت
لوحي ئەم نقطە مهمە با من بێمە سەر تعریفێک لە کرابۆتان قاتبەی ئێوە گەل و ئەوانەی کە خۆیان بە پسپۆڕ ئەمور سیاسی ئەزانن چۆن نازانن حاکمیەت چۆن دائەنرێ دەسەڵات چۆن دائەنرێ ئەم قسانەی وا لە مەتنە ئاخێزا ئەکرێ هیچ وەخت بەگوێی ئێوە ناخوات و ئەمانیشە لە هیچ کتێوێکا نایە خوێندگەسەوە بۆیە نەئەتوانن مبارزە بکەن نەئەتوانن قسەی دروست و حساوی بێتە دەر بۆیە نەئەتوانن مەتنێکیان بوێ بزانن تۆ لە حوزەی سیاسیە پێناسەی دۆست و دوژمنەکەی لە حوزەی ئیلاهیاتیشا پێناسەی مؤمن و کافرەکەی خۆ با بێنە حوزەی ئەدیانە ئیبراهیمی بە کێ ئێژن کافر بە کێ ئێژن کافر بەوەی خوا ناپەرسێ با من ئیستە جوولەکە بازیت بۆ تەعتیل کەم شعرێکی هێز مەولانایژی دید موسا و یەکشۆبانی ڕابراوک و هەمی گفت ئەی خوددا و ئەی ئێلا تۆ کوجایی تا شەوە من چاوکرت چاوەقەت دووزەم کنەم شاونە سەرەت جامەت دووزەم شەپشهاویەت کوشم شیر پیشت ئاوەرم ئەی محتەشەم کابرایەک و خەریک و بە باڵای خوا هەڵیەدای و سپیەکانت بکوژم و شیرە پێبەم و موسا چاوی بێکەوت لێوتیەوە خەریکی و کفرە دەربارەی کێ ئەەکەی وتی ئەو کەسەی دروستمانی کرد کورە وتی ئەمە گشتی کفرە کۆی کەرە و کاورای کاول کاورا شێت بوو سەرینیا بیابان وحی آمد سوی موسا از خدا بنده ما را ز ما کردی جدا تو برای وصل کردن آمدی نی برای فاصل کردن آمدی وحی هات به طرف خواب و موسا وتی تو بنده ئێمەت لە ئێمە جگێ کردو و تۆ بۆ وحی بۆ وەسڵ کردن هاتکی بۆ فەسڵ کردن نهاتکی ئەمە ئیرادەکەی وا لەکوێیە ئەم شعرە ئیرادەکەی وا لەکوێ لە نەزەرە متەشەڕعین و مؤمنینە بەدین ئیرادە ئەم شعرە مەولانە وا لەکوێ لەوانەیە تو حەزی پێ بکەی و بێژی هەر کەسی خوایەکی ێس و خوا پەرستێت و ڕێگەکان فەرقەکەنتەکە یەکتریا و بوودایەتەکە مسڵمانێکا فەرقەکە و تەکە مەسیحیەکە هیچ فەرقێ ناکان و گشتیان خوا ئەپەرستن وەلی نا فەرقەکە زانین وا لەکوێیە ئێمە بۆ ئێشێ قبوڵکەین موسا قسەیەکە کردیسی ڕاستە بۆ ئێمە ئێشێ بۆچی قسەیەکە محەممەدە پێغەمبەر ئیسلام کردیسی قبوڵیکەین ڕاستە ئەگاتە سەر ئەمە کافر بە کەسێک ئێژن کە باوەڕی بە وەحی نییە ناوەی کە باوەڕی بەخوا نییە حداقل لە متونە ئەسڵی ئیسلامە و لە متونە ئەسڵیا و نگاهە ئەسڵیا کافر کەسێکە کە باوەڕی بە وەحی نییە دە ئێمە ناوەی کە باوەڕی بەخوا نییە دە ئێمە چه مشکڵێ دروزەکە چه مشکڵێ دروزەکە تۆ باوەڕت بەم وەحی نەوێت ئەم مشکڵە دروست ئەکا کە تۆ ئیتر قسەی پێغەمبەر ئیسلام ناتوانی قبوڵکەی بە عنوانە ختمە کەلام بوون ناتوانی چون تۆ مدعیت کە وەحیە موجود نییە دەیسە بۆ قسەی پێغەمبەر ئیسلام قبوڵکەین لە قورئانە دابی بێنە بەرم حەکە عەقڵ ئالەگراسە کە تۆ کافری ئەگەر وەحی قبوڵ نەکەی چون شەرعیەتە پێغەمبەر ئیسلام لەبینەوەی شەرعیەتە موسا لەبینەوەی ئۆکەی گەورەیی موسا بۆ یەهودی چییە چون موسا موجودیت بە یەهودی ئەدا خوا مستەقیم تێکیا قسە ئەکا و دە فەرمانی پێدا کە فەرمانە ئەخلاقیە کۆڵەکەیە ئیدارەکردن جیهانە تەنزیمکردنە ڕەوابەتە ئینسان گەلە خوا ئەمەی وە موساوت کەیتر نەیگەرەکە بپرسی بۆچی ناوێ قەتڵکەی بۆچی ناوێ دزیکەی چون لێودا بەرنارد مندڤیل لە کەندوویە لە شانەی هەنگوی نائێژێت ئەمە تەماع و حرس و وەلە و شەهەواتە کە کۆمەلگایەک هەنگوێنیەوە کاتەوە پڕبەرەکەتیەکە ئەمە ئەو خسڵەتە خراوانەی ئینسانە کە پڕبەرەکەتیەوە کات و دەلەگرات و موسا باتڵەکەی گەر قبوڵ نەکەی کە ئەم قسەی موسا خواوت کێسی وەختی خوا ئێژێتی شەرعیەت پەیاکە ئەوێت و ختمیەتە کەلام وەکو قسەی ئاغای دکتۆر وەکو سازمانە بەهداشتە جەهانی ئەها شەرعیەتەدا تەواو من و تۆی خەڵک قسەیشی قبوڵکەین تەواو
پس کێ کافرە؟ ئەو کەسەی باوەڕی بۆ وەحی نییە. بۆ چون ئیتر کلام پێغەمبەر ئیسلام ناوێتەوە ختمە کەلام. تۆ توانی بیدیتە بەرە پرسیار، تۆ شەکی تێکەی، تۆیژی تۆ ڕاز ناکەی، تۆیژی ئەم قسە دروست نییە. چی باسەوێت تۆ سوال ناکەی؟ باوەڕت بە وەحی ئەوەی کە خوا سەرچاوەی لە معرفەتە گەورە تەکە ئینسانێک ارتباطە بەرقەرار ئەکا، قسەکانە خۆی پێئێژێت و ئەو تێت لە علومێکا کە ئێمە نازانین و ئەقڵمان پێی ناگا، قسە ئەکاوە ئێمە ئیتر سوال ناکەین، پرسیار ناکەین. خۆ لەگرا حەیدان عەلیشا ئێژێ من کورد ئاوشق مەسو خراوم تووە عەرەبی مەی جواوم. یا عەرەبی مستاق دووشتە، وەحی وە شەریعەتە. یعنی تۆ ئیدعاءەکەی یە قسەیەکت وا پێی ختمیەتی هەست چون شەریعەتی وا لە پشتیە. یعنی تۆ ئیدعاءەکەی فراماسۆنەریت چون علم وا لە پشتا، زانکۆ وا لە پشتا. عەرەبی نمونەی ئەمەسە، عەرەبی تەمسیلە لەمەسە. وەلی ئینسانە کورد مەشروعیەتی لە چی ئەگرێ؟ لە سەفەرە قەهرەمانیە، لە خراوبوون و عاشقبوونیە ئەیگرێت. حەداقل لە حەیدان عەلیشا وایژێت من کوردە عاشق مەسو خراوم تووە عەرەبی مەی جواوم. چاو سەر بپوش دیدەی دڵواکە، ئەمجا قودرەتە حەق تەماشاکە. ئیسا مثالی بۆ تێرێتەوە کە من بۆ لە عەرەبیەکەی تۆ فرە مهمترم. ئەمە هەمان داستانە نەقدە ئەقڵە مەحزە ئاغای کانتە. ئەمە هەمان پەدیدار شناسیە، ئەوەی کە قودرەتە ئەقڵە ئێمە ناتوانێت شناسایی ئومور بکات و ئومور ئەو جۆرە ئەوێنێ کە پەدیدار ئەون، وەلذا ئەمە قەتعیەت و مطلقیەتی تیانیە. کەواتە ئەمەی کە من گوتم لە دانایانە اتفاقەکەوێ باڵانسە نیمکورەیە چەپ و ڕاست، دەرگیربوونە قەلب و ئێرادەتەکە یەکتریا، ناگەهان چاوێکی تر لە تۆ دروزەکە، تو جۆرێکی تر دنیا ئاوێنی کە دیگەران نایوێنن. ئەو جارەسە کە تۆ دڕ ئەشکێنی وەتیتە دەرەوە. واتە چاوسەر بپوش دیدەی دڵواکە، ئەمجا قودرەتە حەق تەماشاوکە. حەقیش لەگرا خوانیە. چاوسەر بپوش دیدەی دڵواکە، ئەمجا قودرەتە حەق تەماشاوکە. هەرچی من ماو چوون ختمە کەلاومن، یە ڕاوگەی عشقن ڕاوی حەماومن. تۆجۆتان کرد؟ لەگرا ئاغای حەیدان عەلیشا لە مواجهەتەکە کاورایەکی فراماسۆنە ئەم جواوێ پێداتەوە. شەرعیەتە ئەو ئەواتە ژێرە سوال، شەرعیەتە خۆی ئەدا بە ملیایژێ من مەشروعیەتم لەکوێ گرتگە؟ من کوردە عاشق مەسڵ خەراوم تۆوە عەرەبی مەی جواوم. من شەرعیەتم لە چی ئەگرم؟ لە بینش خۆم، لە وجود خۆم، لە ئەمەڵە قەهرەمانانەی خۆم، لە کوردبوون و مەسو عاشقبوون ئەگرم. تۆوە چی گەرەکتە قسە بکەی وە مەدرەکە دانشگا و عەرەوی و وەحی کە من ئیتر سوال نەکەم. قسەی تۆ ختمە بۆ خاترەوەی وەحیە، قسەی تۆ ختمە بۆ خاترەوەی شەریعەتە، شەریعەتێکە کە لە پشتە وەحی کاتێ. من سکوت بکەم بۆ خاترەوەی تۆ مەدرەکە دانشگاییت هەست. لە پشتە چیۆ؟ لە پشتە فەناوەریەکا کە ئەمڕۆ من یەکسری مەحسوڵاتی بە بەردەمە خۆما ئەوێنم، ئێشی حەچێ تۆ ئێژی من دەمە خۆم بدورێنمەوە عەرەوی یانێ ئەمە نەزوان. من کوردە عاشق مەسە خەراوم تووە عەرەبی مەی جواوم. چاوسەر بپوش دیدەی دڵواکە، ئەو ساو قودرەتە حەق تەماشاکە. هەرچی من ماچوون لەگراسە کە ئەو هەمان قەتعیەتێکە لە وەحیا تێنێتی ئێژێ بۆ کەلام ختم پەیاکە، بۆ تۆ ئیتر حەق نییە پرسیار بکەی، بۆ تۆ ئێشێ فەرمان بووی، بۆ تۆ ئێشێ جێبەجێ بکەی، بۆ خاترێەوەی وەحیە لە سەرچاوەی معرفەتێکی ترۆهاتکەوە ئەقڵ تۆ پێی ناگات. خوا هاوڕێسی بۆ خاترێەوەی ئەمە دانشمەندان هاوردگیانە علمیە، ئەقڵ تۆ پێی ناگاوە دانشگای هاروارد مەدرەکی پێداگە، UCLA مەدرەکی پێداگە، عەلامەیە تاران مەدرەکی پێداگە، پۆلیتکنیک مەدرەکی پێداگە، زانکۆی بەغا مەدرەکی پێداگە. ئیتر تۆ ئەمە ختمی کەلامە قسەکە. ئالەگراسە حەیدان عەلیشا دەقیقەن ئەم مەسیرە بۆ تۆیژێ کە مەشروعیەت چەندێ مهمە.
ئیسە بۆ کەلامە حەیران ئەلیشا ختمە کەلامە چون کوردە ئاشق مەس و خەراوە، چون چاوە سەری پۆشاگە و دیدەی دڵی کردگەسەوە. یعنی بە چی گەیگە؟ بە دانایی گەیگە. شەریەت لە داناییەکەی ئەگرێ، لە ڕەنجێکە کێشادیسی ئەیگرێ. پەس ئێژێ لە ئاخر و حکمە ئاخرەدا هەرچی من ماو چون ختمە کەلاو من، یەڕاو گەی عشقە نەڕاوی حەماو من. جا ئیسەبا من بێمە سەرە مەتناخێز. پەیمانە حەیدەری ختمە کەلام بوونی لە مەردم بوون و لە کورد بوونا هەس. هەرچی من ماوە چون ختمە کەلامن بۆ هەر کەسێک کە گەرەکیسی بێت لەم ساحە بازی بکە، ئێشی بێت ئسالەتە ئیدەی خۆی بەحسکە، بێژێ ئەگەر ئینقلابیە چۆن ئینقلابیە، چەند ڕەوەندێکی تێکردگە ئینقلابیە. بۆ من ئەتوانم 1700 ساعت دەرمەوردە مەردمبوون خۆم و کوردبوون خۆم قسە بکەم، تۆ ناتوانی 20 دقیقە دەرمەوردە خۆت قسە بکەین. بۆ تۆ ناتوانی؟ بۆ من ئەتوانم و تۆ ناتوانی؟ چه اتفاقی کەوتکە لە منا کە تۆ ناتوانی؟ ئەوەڵەن من مردمم کە ئەتوانم گزارش بەم لە مردم بوودەگی و بێژم مردم چه شکلیە و تۆ ناتوانی، چون تۆ چوویتە پۆزیشن، تۆ کارمەندە دەوڵەتی، تۆ وەسیاگی بە دیارە حقوق بازنشستگی، تۆ معلمی، تۆ ڕۆشنفکری، تۆ ڕۆژنامەوانی، تۆ وابەستەی بە حاکمیەت، جۆری وابەستەی، تۆ ڕەند ئەخۆی، ڕەنتە شەهرداری ئەخۆی، ئاپارتمان سازی ئەەکەی. تۆ فرە بۆت مهمەم حکوومەتە بمێنێت و وەزعیەتە مەوجود بمێنێت و تا زەرەر نەکەی. تۆ نیتن، تۆ مەردم نیەی. تۆ فکر مەکە تۆ مەردمی، تۆ وایتە پوزیشنە و حاکمیەت تێڵی تۆ. بۆیە تۆ ناتوانی دەرمەوردە مەردم قسەکەی. پس ختمیەتە کەلامە من لەکوێوە تێ؟ لەوەی کە من پرۆفسۆرە مەردم بوونم. من پرۆفسۆرە مەردم بوونم. من بۆ محکەم قسە ئەەکەم، شەرعیەتە من لەکوێوە تێ؟ من کوردە ئاشق مەس و خەراوم، تۆوە عەرەبی مەی جواوم. چاو سەر بپوش دیدەی دڵ باوکە، ئەوسا قودرەتە حەقتە ماو شاوکە. هەرچی من ماو چون ختمە کەلامن. ئیسە دیت ئەم بەرادەرانە جوولەکە چۆن دنیایان گرت؟ بۆ ئەم مردمیانە کێشا بەند وتیانیە پێغەمەری هات. ئەم پێغەمەرە یەکی چفانی گوێی ئەوە کێ بووەوە؟ خوا بوو. پس تۆ ئیتر پرسیارە لە خوا ناکەی، کەلامە خوا ختمە کەلامە. تۆ نایدەیتە بەرە پرسیار، تۆ شەک ناکەی، بۆ تۆ ئیشێ وەحی قبوڵکەی. وەحی قبوڵەکەی کافری. دوای ئەمە وەختی وەحی قبوڵ کرد ئیشێ بزانی ارتباطە وەحی قەت ناوێت بە میزانێکی کەموفرە بە ئینسانگەلێکی تریشا ئەگا کە پێغەمبەر نییە، ناویان یا شهود لە ئیسلامە، لە سۆفیگەریە یەهودی بازیە. وتیان کاورا بۆ کەراماتی هەست چون بە شهود ئەگا، شهود ئەگا. هەر وەحیەها وەلێ زاتیان نەو لەبەر پێغەمبەر بازی ناو وەحی پێبێرن. تا لەم دو عەبدولکەریمە سروش وتی ئەمە چییە؟ ڕۆیاهای ڕەسوولانەس، ارتباطە وەحیتە کە بە شەرا قەت ناوێت. خۆ ئیستا تۆ بۆچی ئیشە قسەی من قبوڵکەی؟ تۆ بۆچی ئیشی ئەم ختمیەتە قبوڵکەی لە کەلامە؟ چون من یا مەدرەکە دانشگاییم هەست، یا شهودم کردگە، یا وەحیم پێگەیگە. وەلی لە کورداوانیە، لە جەهانە کوردی ئاوانیە. تۆ چۆن ئەفەهمیەمە دانایانە؟ ئەوەی قسە ئەکا لە ڕاستای دەسەڵات و خەیری گشتی مردمە. یەکی منفعەت ناپێکێ، منفعەتە شەخسیە خۆی ناپێکێ، بەڵکو هەر قسەیەکەکە لە ڕاستای خەیر عمومی و دەسەڵاتە مردمە، بۆ خاتری ئەوەی مردم دەسەڵاتدار وێ، سەعادەتمەند وێ، مرەفەه وێ، مالکشیەتی بوێ، حەقە ئازادی بوێ، حەقە دەسەڵاتی بوێ و کەس نەتوانێ ئێرادەی خۆی بەسەریا بسەلبێنێ. ئەعلە بناسە کە جنسە کەڵام فەرقەکە. ئیتر کاورا نایژێت تۆ ئێشێ تەنبەی من ماڵەکە و بووم بۆ چون من حقوق دانم. من ئێشێ گیرفانە داتەکێنم بۆ خاتری ئەوەی من
اقتصاددانم تو ئیشێ تەنبەی بەم بەردەگیە بۆ چون من ئوستادە فەلسەفەی سیاسیم پێتێژم هیچ ڕێگەیەکی تر لەم دنیا نییە تو هەریشێ کۆیلەوی من پێتێژم دەی تۆ ئەمتە لەکوێ هاوردگە من ئەمە وەڵای لە دانشگا گرتگە دانشگاوە من ئێژێ تۆ قسەت خەتمە کەلامە دەئیستا چۆن ئیسپاتیەکەی فەکت تێرێت و لەم دانشمەند و لەو دانشمەند و لەو نەزەریە و لە ئاو نەزەریە ئەمە قسەکەی مەشروعەکە ختمیەت ئەدا بە قسەکەی بۆ ئێمە معتەقدین کەس چارە ئێمە ناکا چون هیچ کەسێ لە تو لە تاریخە تا ئیستە مردم نەو بە ئیدعام کردا هیچ کەسێ لە تو لە تاریخە تا ئیستە مردم نەوگە مردم قسەی نەکردگە هەر کەسێ قسەی کردگە بە ناوە مردم بە قەوڵە چەپەکان ڕۆشنفکرە خوردە بورژواوگە ڕۆشنفکرە بورژواوگە مردم نەوگە مردم نەوگە چی ئەم شەرعێتە بە من ئەدا ئەوا لە بەرامبەر گشتیا ئەوێسمۆ چون من هەڵەگەڕێمەوە بە کاورا ئێژم ڕۆژێ 2000 دەفعە عەلیە خامنەئی دەوڵەتە کۆرپۆرێشنە ئانووسیە ئێرانی تەجاوز ئەکا بە ڕۆحە لە شارەسنە و کرماشانە لە تارانە بۆ دەم ناکەی تۆ ئێستا تێلەگرا بەحسە تۆلەرانس بۆ منەکەی بەحسە ئازادی بۆ من ئەەکەی بەحسە دموکراسی بۆ من ئەەکەی کە ئەنەهۆ عەلی خامنەی تەجاوزە پێ ناکە منم قسە چۆنەکەم بۆ ئەیکەم لەکوێ تێتە دەرم قسە لەوەی کە من مردمم و ئەزانم ئەو تەجاوزاتە عەلی خامنەئی و دەوڵەتە ئێرانی کۆرپۆرێشنە یەهودە ئانووسی ئەیکات چێشەکڕیە وەلی ئەو نازانی ئەو فکرەکە فرە حاڵی خاسە و فرە جێگەی خاسێکە و ئازادی وا لە بازاڕە و پول بێ ئێران بەهشتە و عەلی خامنەی کوڕە خاسەز و نەڕۆیتە ناو سیاست کەس کاری پێتۆ نییە و ئەوە مردم نییە ئەوە مردم نییە ئەسڵەن مردم نییە چون ئەسڵەن ناتوانێت تەجاوزاتێک کە بە ڕۆح و ڕەوانی ئەکرێت بە ناوە مردم چێشەکڕیە نازانی بعد من هاوارەکەم ئێژم تۆ کاول 2000 جار تەجاوزە پێ ئەکرێ نافەهمێ ئەوەی وەکو منە وە مردمە ئەفەهمێ من چێژم و ئەو ئەزانێ کە من مردمم و ئەو ئەزانێ کە من پرۆفسۆرە مردم بوودەگیم مردم بوونم کاورا لە حەلیما دانیشتگە پاڵی داگەسە و چووگەسە پوزیشن و موچە ئەگرێ ئانە ئەگرێ بندیوارانە ئەگرێ ڕەند ئەگرێ ئینحسارە کالای وا لە دەسا ئینحسارە بازرگانی و تەولیدی وا لە دەسا لە مردم بوون دەرهاتگە دەم پانەوە ئەکات و ێژێ ئێمە مردم خەڵک تۆ نە خەڵکی نە مردمی نەوایتە جێگەی مردمە نییەی تۆ مردم نییەی تۆ نیتە سیچوەیشنە مردمە تۆ نیتە مەوقعیەتە مردمە تەوجوه فەرمون و ئەمما کوردیەت پەیمانە حەیدەری لە تەعقیبە ئازادی بە کوردیەت گەی لە کوردبوون و بە ئازادی نەگەی خاص تەوەجوه بکەن پەیمانە حەیدەری لە تەعقیبە ئازادی لە بە شوێنگەڕانە ئازادیە بە کوردیەت گەی نە لە کوردە قەومی بوونا بە ئازادی بگا بۆیە جنسە کەڵامە ئێمە فەرقەکە ئێمە هەم مردمین هەم تینووی ئازادین هەم ئەو شتەی لێمان سنگیاگە کە دەسەڵاتە کە کەرامەتە کە شەوکەتە کە سەروەریە گەرەکمانە بیسێنین و بێرینەوە بۆ خۆمان پس بەشێکی فرە لە مەتنەکانە ئاخێز کە ئەوانەی کە گارد لە بەرامبەریا ئەگرن مردم نیەن بۆ ئاخێز هەر پەلوەچە کاوز لەوێ چون مردم حەزی پێیەکە تووڕەیەکانە من لە مەوقعیەتە مردمە وەختی هاوارەکەم بە کابرایژم تۆ ڕۆژێ 2000 جار بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و کۆرپۆرێشنەکانە منتەقە تەجاوز ئەکەنە ڕۆحەت وا قسەکەیژی فرە حاڵە خاسە کاورە هەڵەگەڕێت توژی تووڕەوی ئەی تۆ بۆ تووڕە ناوی تو چۆن ئەم گشتە فەساد و تەجاوزە ئەوێنی تووڕە ناوی تو چۆن حاڵە خاسە من لە تۆ تەعجب ئەکەم کە تۆ تووڕە ناوی بۆ
چون ئەووا لە پۆزیشنە ئەو لە مردم دەرهاتکە ئەو وەصلە بە مەنافعی موچەکەی تەقاعودیەکەی بازنشستگیەکەی کارمەندبوونەکەی موەزەفبوونەکەی فەرمانبەربوونەکەی تایتڵەکەی کە گرتکێسی ئوستاد دانشگابوون ڕۆژنامەنگار بوون ڕۆناغبیر بوون فعالە جامعەیە مەدەنی بوون فعالە ژینگە پارێز بوون ئەو تایتڵانە ئەوی لە مردم دەرهاوردگە مردم نییە. بۆیە وەختێ سەتح تێگەیشتنە جامعەیەک ئەوە تەنەزول ئەدرێت و مردم پاکۆ ئەکەنەوە و کەسێک کە مردمە قسە ناکە مردمە ئێمە دەم هەڵەوەسن. کەسانی وەکو من کە مردمن سەرخەنە خوارەوە پەنگە خۆنەوە بۆیە ڕووەکەن لە ئەحتیات ڕووەکەن لە مەوادە مخدر ڕووەکەن لە خۆ کوشتن ڕووەکەن لە خۆ وێرانکردن بۆ لەبەرەوەی گەمارۆیان ئەدەن لەبەرەوەی هەرچی مەسیرە لیان تەنگۆ ئەکەنەوە. فەهمە دیبەیتەکانە ئاخێز بەشێکی فرەی مەشروعیەتە کە تۆ ئیشێلی تێبگەی تابزانی ئێمە چۆن مەشروعیەت لە دەوڵەتە ئێرانی ئەسێنینەوە دەوڵەتە جوولەکەیە ئانووسیە کۆرپۆریشنە ئێرانی چۆن مەشروعیەتی لێ ئەسێنینەوە پێگەهای شەرعیەتی وا لەکوێیە کە ئێمە لێ ئەدەین و لێ ئەسێنینەوە و یەژینەمە دروست چۆن ئێمە لەوانە دەمەوەرەکانە حاکمیەتە کۆرپۆریشنە جوولەکەی ئانووسیە ئێرانی و عێراقی و تورکی چۆن ئێمە ئەدەینە ناو دەمیانێژی تۆ مردم نیە تۆ حەقت نییە بێژی تۆ کوردی وە مردمیشی ئێمە نە نوێنەرمان گەرەکە نە قسەکەرمان گەرەکە نە کەسێکمان گەرەکە وەجێ ئێمە بیرۆ بکاتەوە وەجێ ئێمە مەسائل بێژێ کە ناتوانێ بێژیتی تۆ هیچ کامیان نییەی تۆ نەمەردمی نە کوردی هیچ کامیان نییە. ئەمە ئەو داستانەسە وا لە فرێک لە تووڕەییەکانە متناخیزا تەلاش ئەکرێت کە بەو ئەنگ و بەرچەسبە بەری پێبگیرێت و نەبیسرێت و لێ بە پێچەوانە هەرزل ئەوێ هەر زیاتر ئەڕوادەنگەکە بۆ چون وەختی منەوە هاوارانە ئەکەم لە مردمبوون و لە زامەکان و لە ڕەنجەکان و تێتکەن لە مردمبوو ناتووشت ئەوێت و تو ئەیان ناسی و ئەوەی کە تۆ تێناگا مردم نییە خەڵک نییە ئەسڵەن خەڵک نییە. بۆیە من ئەتوانم دەرمەوردە کوردیەت لە تەعقیب ئازادیە لە تئۆریزەکردنە مەفهومە ئازادیە کە بە کوردیەت ئەگەین و کوردیەت مەفهومە دوای تئۆریزەکردنە ئازادیە ئەم کوردیەتە جنسی فەرقەکە. من ئەتوانم دەرمەوردە ئەم کوردیەتە سەدەن ساعت هەزارەن ساعت قسە بکەم و قسە تەواو ناوێ بەڵام ئەوەی تر وانە کوردە نەمەردمە 10 دقیقە ناتوانێت پێناسەی خۆی بکە ناتوانێت. پس شەرعیەت مهمە. چی شەرعیەت بە منەدا مردم بوونم چی شەرعیەت بە منەدا تەعقیبە ئازادی بکەم ئینسان بوونم چی شەرعیەت بە من ئەدات ئەتوانم جەریانێکی گەورەی ئینقلابی بخەمە ڕێ و هاو ڕەنجەکان و هاو شەئەنەکانە خۆم بێنە کنارە دەستم و من لە کنارە ئەوانە بم ڕەنجەکانم مردم بوونم کورد بوونم تەعقیبە ئازادی و دەسەڵات و سەروەریکردنم ئەوانە مەشروعیەتم پێدا. دەسەڵاتێکە بۆ گشتمانە گشتمان تیا دەسەڵات دارین گشتمان تیا سەردارین گشتمان تیا سەرفەرازین گشتمان تیا گەردەن کەشین. کەس خارە کەس نییە کەس خەفیفە کەس نییە. بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ دیبەیتەکانی ئۆپن سۆرس ئەکا گشتی بیشنەوێ گشتی فێری بوێ گشتی ئەمەی کە هەز بوێ و بەم قودرەتە بگا و ئەم جەهانە وا بوێنێ چون ئێمەی مردم دەسەڵات و مالکیەت و غرور و کەرامەت و سەربەرزیان لێوان سەنگەسۆ خۆمان خەوەرمان نییە کێ سەنگێسی وە ئەدەیەک وانە ناوە ئێمە خۆیان وەکو ئێمە پێناساکەن وەلی درۆ ئەکەن ئێمە نییەن. بۆیە من سەنگ و منە دەمە دەسە تۆ کاورا دەمی کرد و ئەزانی وەکو تۆزیا وەکو تۆ نییە
یارانە ئاخێز وەکو من مردمن، نەیارانە ئێمە مردم نین. پۆزیشنە حیزبیان هەست، ئەندامە حیزبی دموکراتە، ئەندامی کۆمەڵاز، ئەندامی پەکە کەس، ئیسلاح تەڵەبە حکوومەتیە، کارمەندە دەوڵەتە، ڕووناکبیرە، هونەرمەندە. ئەمانە حەج کامیان مردم نییەن، ئەمانە داڵە کەرخوەرە گیانە مردمن. وەزیفەیشیان ئەوەسە ئێمەی مردم ڕۆژ بە ڕۆژ بوونە دواوە، ڕۆژ بە ڕۆژ زیاتر تەسلیممانکەن، ڕۆژ بە ڕۆژ زیاتر بمانکەنە بەردە. پس بەشێکی فرە لە دیبەیتەکان فەهمی ئاواسە و تۆپەی ئەوەی کە مەشروعیەت فرەشتە مهمێکە، لەجە تەمەسی فرەشتێکی مهمە. چون ئەگەرم مەشروعیەتە نەوێت تۆ فرەکاری ناتوانی بکەی، تۆ فرە حرەکەتێ ناتوانی ئەنجام بدەی، تۆ فرە ئیدعایە ناتوانی بکەی. بۆیە من لە دیبەیتەکان ئاوتم من مەشروعیەتم لە ئەمەڵە ئینقلابی خۆمەگرم، من مەشروعیەتم لە مردمبوونە خۆمەگرم، من مەشروعیەتم لە کوردبوونە خۆمەگرم. تۆ چۆن ئەفەهمی من مردمم و کوردم؟ بۆ خاتری ئەوەی کە هیچ کەسێک تا ئەم دەقیقە ئەوەنەی لەبارەی مردم و کوردبوون و نەوت نیسی پێشی نییە. بڕۆن ئەوانەی وا ئیدعای سربەخۆی خوازی ئەکەن و فدراڵبازی ئەکەن دایەنێن بزانن نیم ساعت لەبارەی کوردۆ توانی قسە بکە، نیم ساعت ئەتوانێ مردم وێت و وەکو مردم قسەکە، یا فەورەن ئەوێت تۆ نوێنەرە مردم و پسپۆڕە مردم و پلانی هەست و نەقشە ڕێگەی هەست و ڕێگای داڕشتگە و ئەو فرە ژیرە و ئەو فرە ئەفەهمێت و ئەو فرە حاڵیەسی. ئەوەسە کە تۆ لەگرا درۆزن ئەدۆزیتەوە، شارلاتان ئەدۆزیتەوە، کڵاوبەردار ئەدۆزیتەوە، ئەوانەی وا ئێمەیان بەگرا کێشاگە ئەیاندۆزیتەوە. کەمکانی هەست خزمە خۆتوێ، قەوم خۆتوێ، ئامۆزاتوێ، خاڵۆزاتوێ، براتوێ، باوکتوێ، ئەمکانی هەست ئەوانەوێتە. بەڵام ئەمە هیچ کام لەوانە نییە کە تۆ هەی نییە. خۆ پس ئێمە بەم نەتیجە ئەگەین کە دەرکە مەتنە ئاخێز دەرکێکی ئەمیقی لە مردم بوون گەرەکە، لە مردمێک کە دەسەڵاتی لێ زەوت کریاگە، ئازادی لێ زەوت کریاگە، و ویستگیانە ئەم مردمە سڕکەن، کاولیکەن، لە بینی بوون. لەگرا تۆ ئەڕۆیتە سەرە مەسئلەی ئەوەی کە دیبەیتەکانە ئاخێز چۆن شەڕەکە. دیبەیتەکانە ئاخێز هەم بەحسە شەرعیەتەکان ئەکا، هەم شەرعیەتەکان باتڵ ئەکات و هەم شەرعیەتەکان مەترەحەکە. و من فکر ناکەم بڕۆ بگەڕێ لە هیچ دانشگایەکی دنیا، لە هیچ کتێوێکە ئەمانەی من ئیستا پێتم وت کە بە دەردە تۆی مردم و من و یارانە ئاخێز و یارانە کوردەوار ئەخوا هیچ کەسێ لە هیچ دانشگایەکە پێت دەرزما. هیچ کەسێ ئەم شێعری حەیران ئەلیشا تا من بۆ تۆی تەفسیر ناکەم و بۆ تەفسیر ناکاتەوە چون معنای نییە. تۆ لە هیچ کەسێ نەتبیستگە پێت بێژن کافربوون یعنی ئینکار و وەحیکردن. ئینکار و وەحیکردن یعنی سندنەوەی ختمیەتە کەلام و مەشروعیەتە ختمیەتە کەلام لە پێغەمبەرەکانە. ئەو جاریتر قورئان باتڵە، ئەو جاریتر شەریعەت باتڵە و هیچ کارکردێکی نییە. پس کافر کێس؟ کافر ئەو کەسەوە باوەڕی بە وەحی نییە. ئەی خراوکار کێس، خەتەرناک کێس لە دنیای ئەمڕۆ ئەو کەسەوە باوەڕی بە ساختارە نظامە سوڵتە و بانکە جەهانی و قەوانینە بینالملەلی و دەوڵەت میلەت نییە. چونی تە قسەیەکی بۆ کردن نامێنی، هیچ قسەیەکی بۆ کردن نامێنی. تەوەجۆکەن لە گراسە تۆ ئەتوانی حاکمیەت بخی، لە گراسە تۆ ئەتوانی مردمبوون خۆت تەجروبەکەی، چون ئەم دەفە گوزارش لە خۆت ئەدەی. تۆ ئیشی شەرعیەت و جنسە شەرعیەت بناسی. ئەوانەی وا هیچ وەخت نەیانزانی ئەوە منم مردمم وا دەسەڵاتم بریاگە، سەروەریم بریاگە، گەورەئیم بریاگە، فکری لێ ئەەکەمەوە ئەمە چۆن بگرمەوە، چۆن لێمیان سند. وەلی تۆ چون مردم نییە هیچ وەخت بەمە فکر ناکەیتەوە، چون تۆ فکرەکەیتەوە سیارەیەک وا بە دزی هەڵی ئەگریت و موچەیە وا بە نۆکەری ئەیگری بەدەستۆ. تۆ فردانەیە زرنگێکی تۆ وەکو من نییەی. تۆ دەسەڵاتت هەسوو، پول و پارەت هەسوو، تۆ لە مردمبوون دەرتێی. وەلی 99% ئینسانەکان ئەم سەرزەمینە وەکو منن.
وەکو منن ئێوە دەرسەدە کەمێکن فقە واقەتان فرەس دەنگتان زلە چون مردم تا ئێستا نەهاتووە گۆ ئێستا نەیاران و دوژمنانە ئێمە بزانن تێگەیت قودرەتە کەلامە خێز بۆ ئەوەنە قودرەتمەندە بۆ مردم حەزی پێەکە وەلی تۆ حەزی پێ ناکەی ئەترسی ئەی کوژێنی تۆ گوێی نادەی و ئیگنۆریەکەی چون تۆ لە ئێمە نییەی تۆ دوژمنی تۆ لە ئێمە نییەی ئێمە حەز بە ئێمەکە ئەوەی کە وەکو ئێمەس وا دەسەڵاتی لێبریاگە وا ئازادی لێبریاگە وا مالکیەتی لێبریاگە وا ڕوت و قوتیان کە گەس و ویستیگیانە لە مەقامی ئینسانی دەریبیرن و بیکەنە کۆیلە بوونیان بەسەر یاسەپاندگە کردیانە بە چارەی بە قەڵەم بۆ هیچ کەسێ چارە ئێمە ناکە چون هیچ کەسێ ناتوانێ بێژێ ئێمە مردم نین چون هیچ کەسێ ناتوانێ دەسەڵاتەکەی ئێمەمان بۆ بگەڕێنێتەوە چون ئێمە فقط دەسەڵاتەکەی خۆمانمان گەرەکە ئەو قودرەتە وا لە ئێمە زەوت کریاگە دریاگە بە حاکمیەت گشتی مانگەرەکە بێتەوە ئیتر بە حتا بەیانی چەلەحانی بۆ خۆی بکە حتا بەیانی دەرمەوردە فەلسەفەی ئستاتیک و ئارگیومنتەکانە کانت لەگەڵە هێگلا و هەگەڵ لەگەڵە مارکسا و بابی داتەقەی یەکتریوە هیچ واوێ ناداتەوە دەسەڵاتە من ئەگەڕێنێتەوە من ئەو بۆ ساحێبە قودرەت بیوێنم مەلموس لە دەسماوێ ئەرێ تۆ بەدیلەکەت کوشتگە کە کوردیەتە کە ئاینە کوردانە فکرەکەی بەدیل نییە من تەسویرێکم لە گوزەشتە نییە فکرەکەی من ناتوانم ئیمکانی نییە چون گشتی سەروەروێت کەسێ لە کەسێ فەرمان ناوات ئومورات جێبەجێ ناوێ وەلی من پێتم وت حکوومەتە دانایان چه شەکڵیە پێتم وت شەرعیەتەکەی بە پێچەوانەی حکوومەتە ئینقیادگەرەکان ئەدیانە ئیبراهیمیە پێتم وت هەر ئەم مردمە خۆی ئەزانی کێ مردمە و کێ دانایە ئەم مردمەسە ئەها دوایی 300 دیسانەوە مردم دەمی کردەوە دوای 300 کاولکاری و پێگەی مەشروعیەت سازی جودۆ کریسیانەتی دوای 300 مردم دەمی کردەوە ئەها مردم ناسیان ئەها بە گیان و دڵ بێ ئەوەی ئەساسنامەن پێیان داوێ کارتی عوزویەتن پێیان داوێ مەعاشن پێیان داوێ بە گیان و دڵ واڵنتری بۆ قودرەت خۆیان ئەم مەتنیانە گر کە بەدەسە وەکو ئاگر ئەیگێڕن بەم سەرزەمینە بووگن بە فیشەکە گڕاوی ئەڕن بە گەرەوەی دوژمنە ئەوەسە دانای مردم هاتگە و مۆردە شناسایی مردمە جا تۆ بڕۆ خەتمیەتە کەلامت لە چی بێرە لە دانشگاه بێرە بڕۆ بێ بڕۆم فەسادە ئەدامە بەن وەلی ئەمە چون جنسە واقعیەکەس چون جەهانە کوردیە چون جەهانە اختیار و ئازادیە چون ئێمە مردمین مەشروعیەتەکە لەمەوە تێتە دەر وە گڕی سنگ گڵپەی سەنگە تۆ ناتوانی بەری پێ بگری تۆ بە هیچ تەئاتر و نەمایشێ ناتوانی بەری پێ بگری تۆ بە هیچ سحر و ساحریە ناتوانی بەری پێ بگری چون تۆ یەک لەحزە لە زندگیتا مردم نەوگی تەسەور مردم بوونیشن نەوگە بۆیە ناتوانی هەچۆ خێمەوی بۆ ئەوەڵین بار ئێمە گڕی پەیا کردگە دەنگی پەیا کردگە کلامی پەیا کردگە خۆی تەجەسم کردگە و ئەمە ئێوە و ئەربابەکانتان ئەترسێنێ خراوەتان ترسێنێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سازماندەهی ناکات خەڵک خۆی سازماندەهیەکە کەلامە خەڵک بە خەت ئەکا ئیدەس و ڕەوایەتە خەڵک بە خەت ئەکا ئیدە و ڕەوایەتە خۆیان سازماندەهیەکەن هەر کام لەوانە سەربازانم سەرزەمینەنە تەمامی ئەوانەی واگەلێکیانە خڕتانکەن و بتانکەن بە حیزب و ڕێکخراوە و جەریانات با بزانن گەرەکیانە ئەو بازیتانە پێ بکەن کە حاکمیت پێی خۆشە بزانە ئیاڵەتە متحدەی ئەمریکا پێی خۆشەتە کە ئەرتشە کلاسیکا شەڕکە ئەرتشە متعارفا شەڕکە ئەم تانک بێرێ تی 77 بێرێ ئەو تانکە ئابرامزی بۆ بێرێ ئەم هەلیکۆپتەرە ڕووسی بێرێ ئەو هەلیکۆپتەرە ئاپاچی بۆ هەڵسێنێ ئەم وە سۆخۆ هەڵسێتۆ ئەوە F-35 لێی بە بەڵام
یاڵەتە متحدەیە ئەمریکا لە شەڕگری لایە ترسی خەیلی خراوە ترسێزانن بوو لەبەرەوەی قدرەتە تەخریبە هەر ئینسانێک هەزاران هەزار بەرابرە گوزەشتە بووگە هەرواکە ئەوان تانکیان هەست دانێ نەفەری شەتوانێ بە تیربارێکی M3G3 و BKC لە دقیقا 6,000 بوو لە بتەقێنێ ئەتوانێ بە RPG 7 جێگەیە بتەقێنێتەوە ماشینێ بتەقێنێتەوە ئەتوانێ بە بڕێ مەوادی منفەجرە کانونێک لە جبهەی دوشمن بتەقێنێتەوە یەک نەفەر زا یاڵەتە متحدەیە ئەمریکا پێی خۆشەمانە خڕۆکات و بێتەوە ئەرتەش لەگەڵ ئەرتەشا دەرکەفێ وەلی ئەگەر مردمانە ئەم سەرزەمینە بە هەزاران هەزار نەفەریان ئەو نیرووە بن کە من وتم ئەرتەشە یاڵەتە متحدەیە ئەمریکا سەهلە کە گەورەترین ئەرتەشە جەهانە تا بە ئیمڕۆ جەهان بەخۆی دیگەزی چه بەڕەسێ بەم ئەنتەرەکانە دەوروبەری کە نۆکەرەکانە کۆرپۆرێشن ئیمکانی نییە چارە نیروی وا بکە ئیمکانی نییە نیروێک کە نە ئەزانێ ڕیختی وا لەکوێ نە ئەزانێ مەرکەز فەرماندەهیەکەی کوێست نە ئەزانێ جێگەکەی چۆن جێبەجێ ئەکرێ نە ئەزانێ بڕوا دەمە کێ بوێنێ نە ئەزانێ سۆختەکە کیا بکە ئەمە سەباو ساحیویان دەرتێرێت بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چون مردمە چون کوردە چون ها بە شوێنە ئازادی و دەسەڵات و اختیارە جۆرێکی تر لەم دنیا خەریکە حرەکەتەکە وا گشتی حەیرانە تەماشاکە بە ئەقڵی ئەحمەقانەی ناخوات دا بێسە بزانە هەڵە ئەتەکێنێ یا هەڵە ناتەکێنێ لای ئێوە خۆش